بچینە لای ئازاد ئۆمەراوەیی لە سۆرانەوە. کاک ئازاد سڵاوی خوارد لێبێ، ئەم کاتت باش و لە شاری سۆرانەوە چ شتێک هەیەکەوە سەرنج بێ و بیگوازیتەوە بۆ ئێمە بۆ بینەران. بەڵێ کاکریا سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێت. من لە قەزای سۆران نیم بڵێن لە قەزای ڕەواندوزم ئێستا دیارە لە قەزای ڕەواندوز لەلایەن گەشت و گوزاری قەزای ڕەواندوزۆ چەند سالاچیەک بڕێوەچێتن لەوانە خەڵاتکردنی چەند کارمەندێکی ژینگە پارێز کەوا خەڵات ڕێزێنانیان پێبەخشێ، هەروەها پێشانگایکی فۆتۆگرافەری تایبەت بە ناوچە گەشتیاریەکانی قەزای ڕەواندوز کراوەتەوە. من بۆ زانیاری زیاتر و لەسەر چۆنیەتی بەڕێوەچوونی ئەم چالاکیە نەچمە لای بەڕێوەبەری گەشت و گوزاری قەزای ڕەواندوز. کاکسیا سڵاوت لێ بێتە گەر بیتە ئێرە گەر باس لە بەڕێوەچوونی ئەم چالاکیانەتان بکەن ئەمڕۆ بۆ لە یەکی ئایاردا بڵین ئەم کرێکارانەتان خەڵات نەکردن مەراسمەکەتان کەوتوێتەوە. ئەو کاتتان باشە کازات خێر بن سەرچاو. بەڕاستی یەکی ئایار پشووی کرێکاران بوو نەمانویست ئەو ڕۆژە ئیتیزامیەوەیان بکەین کە لە شوێنە کۆیان بکەین. ئەو ڕۆژە گوتمن بە ئەستراحەتی خۆیان وەرگن ڕۆژێکی تر ئێمە مەراسمیان بۆ ڕێگەخین. ئەو بوو لەگەڵ جەنابی قایم قام بڕیارماندا کە لە ئەمڕۆ ڕێوڕسمێکی شایستەیان بۆ بکەین، سوپاس و پێزانین و هەم دیاریشان پێبەخشین لە پای ئەو ئەرک و مادی بوونەی کە ڕۆژانەوان ئەچێشن بۆ خزمەتکردنی ژینگە و باوخایان ڕاگررتنی شارەکەمان. ژمارە و ژینگە پارێزانە چەندەکە ئەمڕۆ خەڵاتیانەکەن و ئێوە ژینگە پارێزی نمونەی شتان وابزانم دیاری کردووە. ئەمڕۆ ڕێز لە 52 ژینگە پارێز دەگیرێتن و هەروەها 6 کرێکاری نمونەی دیارەکەن کە سوپاس و پێزانی بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری هەولێریان پێشکەشەکرێتن. ئەگەر باسێک لەم پێشانگایش بکەیتەوە ئەمڕۆ بەڕێوەچوو. ئەم پیشەنگایی مامۆستای بەڕێز مامۆستا سعید دەسعەد بوو کە بریتی بوو لە نمایشکردنی شوێنە سروشتی و شوێنە گەشتیاریەکانی قەزای ڕەواندز بخۆتە نەزان هەڵکەوتی ڕەواندز وایە سروشتەکەی جوانە و زۆرترین شوێنی گەشتیاریش کەوتۆتەوە ناوچەیە. ئێوە دیارە ئەتانەوتن چەند کورسێک لەسەر خەرەندی ڕەواندوزدا بنێن، ئامانستان لە کورسیانە چەندەوە ژمارەیان چەندەوە شوێنەکان ئەگەر باسی بەڕاستی ئەم ئیشاڵە لەو پێش جێژنی قوربان ئێمە دوو پرۆژەمان ئێستا لە بەردەستێکیان دانانی کورسیا ئەمڕۆ هەر لەگەڵ ئەو مەراسیم ئێستا لە پاش تەواوبوونی مەراسیم لێرە دەچینەوە ڕەواندز 20 کورسی لە چەند شوێنێکی جیازە ڕەواندزدانین مەبەستمان لێی ئەو گەشتیارانەی کە دێن چێژ لە بینینی خەرەند و سروشتی جوانی ڕەواندز بین وەروها ئێستا کارێکی ترشمان لە جێبەجێکردندا بریتە لە دروستکردنی سەکۆیەک لە کاولەکان کە ئەمەشە بێتە ئەوەی گەشتیارێکی زۆر و ڕێبارێکی زۆر استیفادەی لێ بکەن بۆ ڕێدا تێپەڕن بتوان وێنە و یادگاری لەگەڵ گەڵی خاڵە ڕەشت تۆمار بکەن. ئێمە لە وەرزی گەشت و گوزارداین ئێوە زیاتر چیەکەن بۆ ئەوەی کە گەشتیاری زیاتر بۆ ناوچەکە سەرنجی ڕابچێشتن؟ ئینشاءالله دوای کۆتایی هاتنی ڕەمەزان هەر لەگەڵ جێژنی ڕەمەزان مەوسمی گەشت و گوزار دەست پێ دەکاتن. حکوومەتی هەرێم عەقدی لەگەڵ نزیکی 100 کۆمپانیا هەیە کە تا گەشتیار بێنێتن. سروشتی کوردستانیش ئەخوازێتن کەوا گەشتیارێکی زۆر ڕووی لێ بکاتن چونکە جیاوازە لەگەڵ کەشی هەموو شوێنەکانی تر. زۆر سواز بۆ کاکچیا بەڕێوەبەری گەشت و گوزاری قەزای ڕەواندز. بەڵێ کاکریاز من ئەگەڕێمەوە لای تۆمە زانیاریەکان. بەڵێ زۆر سپاس بۆ ئازاد ئۆمەراوەیی لە سۆرانەوە، سپاس بۆ زانیاریەکان.